تۆ هاتی ناف شیرینا من ئەبین و خەمڕەڤینا من وەرە خوشکە برینا من پەیڤ لە کەڵە هونەرمەندی کورد جگەر خوێن ئەم جارەیان هاتوومە شاری قامیشلۆی خنجیلانە کە گروپی موزیکی نارینتان پێ بناسێنم لەگەڵما بن. مامۆستا عەبدولسەلام لە 2013ەوە تۆ وەکو مامۆستایی دیلان یان گۆڤەند لە گروپا نارین دەرسەڵی. ئەم گروپ هەم زارۆک هەیە کە خۆرترین زارۆک 7 ساڵە حتاکو ئەگاتە 18 بۆ سەربە. فەرقا ئەف من زارۆک و گەورە کە دوو ستایلە یان دوو تەمەنە چاوایە؟ فەرق نییە. فەرقە چییە؟ فەرقە منداڵەکان زوو فێر نابێت. ئۆکەی. یعنی مناڵ زۆرتر کاتیەوێ زۆرتی کارتیەوە ئەو بەردەوامە کار ژێر دەبێت منداڵەکان حیا دەبێ گەنج مناڵێکە ئێوێ فێر بێت چەندێک ئەبێت تۆ خەریکی ئەوە پرۆڤاتە فێر دەبێ مەهەک دۆ سێ فێری دیلان دەبێت حیا دەبێ گەنج. چی فێری ئەەکە یەکەم چش کە زارۆکێکی کورد دیلانە کوردی فێر بێ چییە؟ ئیقاعات سەر ئیقاعاتن ڕۆژێک دۆ سێ حرەکەتە فێری حرەکەت دەبێ حیا دەرباسی مەرحەلا خۆت. باش ئەم من زارۆکانە بینی بە دڵێکی زۆر کوردی دیلانەکرد ڕاستە کەیفیانەکرد کێفات منداڵەکان پرش دیلانێ ئەو خاستەن دایک و باوک منداڵەکان بینە سەر شانۆگەرێ پر کێف دەبێت پێ عشقی خۆت ئەو عشق هەم لە زارۆکە هەم لە دایک و باوکە کە منداڵە خۆ ئەنێرێ فێرە دانست بێت. ئەو عشقا دایک و بای منداڵەکان فێری دیلان دەبێت فێری گۆڤەندا کوردی دەبێت. دیلانە ڕۆژاوا باشە دیلانە ڕۆژاوا بە چەند دەستە یان چەند ڕەنگە یان چەند هەر باژارێک و ڕەنگە خۆ هەیە باژارە دێرەی ڕەنگی خۆیە قامشلۆ ڕەنگی خۆیە دەربەسی ڕەنگی خۆی سەرێکانی ڕەنگی خۆی هەر باژارە گوڕنگی خۆی دگۆڕێ دگۆڕێ هەم ینی جودای هەردوویە نەبینە هەبوو جودای هەبێ هەر باژارێک و دیلانە خۆ جودایە. خۆت لە 2013ەوە تۆژی 7 ساڵ بووی فێر بووی ئەس تقریبان 20 ساڵی بووم ئەس فێری بووم 20 ساڵ بوو چیتە ناو ئەس 20 ساڵی فێر بووم دایک و باوکت ناردن دایک و باوکم بەڵێ یعنی تۆیش دایک و باوکت بەڵێ هەندەر بوون عشقی دایک و باو مالگی عشقی فێری دیلانە کوردی ببم فێری کۆم ببم ئەوە سەر پێاستی لەم ئێستا گروپی نارین لە قامیشلۆ دەکارین بێژێن هەفتە مەه هەر زارۆک حەزەکەن فێر بن علاقەیاوان علاقە وای گەلەکەی ئەوە هەفتە دێ ئەم سێ چوار پرۆڤات شێتکن سێ ڕۆژ تا 4 ڕۆژ پرۆڤات هەیە بەردەوام بکێ سێ هەیڤە حیا چار هەیڤە التیزامژی هەیە التیزام هەیە طبعا هەر ڕۆژتێن طبعا التیزام هەیە فێر دەبێ دمە سێمە چارمە حیا نەورۆزی ئەف حەزریان نەورۆزاتن و منداڵی تازەیشی منداڵی تازێتن یعنی ئەف دەکارین بێژین ئەف دایرە ئەف سایکل هەر بەردەوام هەر بەردەوامە ژ منداڵەکان حیا مەزن دەبێ فێر دەبێ 7 8 10 12 15 20
فێر بوو خلاص تەواو هەر بوو. بژی هەر سەر بژی چاو، سەر چاو. هەر بژی ئەمە برا. ئەوانە باش نییە؟ نا گەرەک نییە گەرەک گەرەک نییە. ئۆکەی دەست خۆش بەڕاستی پێویستی پێ نییە بەێ مامۆستا ئیماداری تۆ یەک هونەرمەندێکی زۆر 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 ناسراوی لە باژارە قامیشلۆ بەێ ئێستا لەگەڵ گروپا نارین سەرپەرشتە کارا موزیک بۆ ئەف گروپ چی ئەەکەی بەێ کاراوا چییە؟ ئیشی تۆ چییە لە گروپا؟ مامۆستا ئیشێ من گەل کۆمانارین ئەس بەرپرسێ بەشێ موزیکی بتەواییمە ئەها مەسئولیت تۆ چییە؟ مەسئولیەتا یعنی من ستران بۆوان چێ بەێ، دەکەی پێی دەنووسی ئەس دکارم پێ بێژم ئەس ئەنداما ئێ موزیکێ ئێ دەنگبێش ئەس هەل دبژێرم ئەها یعنی ئەگەر کەسێک ویستە بێتە ئەم کۆم ئە تۆ وەکو تاقییانەکەی يعني وقت تێستێک تكاربي وقت لجنة تحكيم وەکو ئەی باشە ئۆکەی زۆر باشە از وان درباز تالانتا یان وان درباز ئەف گەنج کە دەبینی یەنەنەو ئەف کۆم شتێکا گەلێک باڵکێشە بۆ من کە بەێ. چەندێک ئەف گەنجەکان حەزیان لە موسیقا عاشقی مۆسیقان موزیک 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 ئەوەندە کەیفیان بە موزیکا بەێ ئەف ڕاست گەنج کتێ چاوا دەبینی کە ئەم هەموو دڵی هەیە بۆ موزیک کە فێر بێ مامۆستا لە هەرێما me بەڵێ لە ئالیە me ji mêjde ji zû de em gelekî ji muzîkê hez dikin بڵێ yani mînak ez bînim komê perçê din belkî beşê wana yani beşdarê wan hindiktir bûn ji ême ême tim yani di newroza de bi seda bi sed û pêncî di sed endam derbasî لە کۆما نارین بووە بڵێ بەێ. یەک شتێکی تر کە کەسێک تەلەنتی نەبێ یعنی ئەو گەنج کە دەبینی ئەوان ڕەنگە مەوهیبەیەکیان هەبێت تەلنتێکیان هەبێ بۆ موزیک بەێ. تۆ ئەوان پەروەردە دەکەی پەروەردەیە تۆ چاوایە چی فێریانەکەی گاوا ez bibînim dengî xweş e ez wî perwerde هەڵبەستا کوردین helbestê yan ji xwe got helbestê binivîs awazê çêkê hîn zor baştir e lê gava got nikaribe ez alîkariyê pêr dikim بەڵام بە منت وت هەژار گەلێک مهمە ئاکادمی فێر بن belê rast e چەوە ئاکادمی بۆچی یعنی- ئەبێ ئاکادمی بێ mamoste ger akademî nebe yanî بنگەهێکی باش نییە yanî kes bi zanistî derbasî çi warî be یعنی تۆ ئەڵێ کە ئالیا ئاکادمی دەبێت زۆر زۆر بنگەهێکی باشیان هەبێت تا فێر بن وە belê belê مستقبل چاوا دەبینی لە گرۆپ یا باف کۆم بەگشتی wallahî گەشبینی ez geşbînim بە منت وت لە پێشترجی باشتر بووە ینی بەڕەو ئاسۆ ئەڕوا بەرەو بەرزی ئەڕوا وەنیە باشتر بەێ. دەبێت ez dixwazim kesê endamê minî ana got min re kar dikin ez wan bêtir pêş bixim asta wan bi pêştir bixim ji ber yanî ew jî multezimin wek got bêjin pabendin yanî bi gotina min gava ez stranekê ji war hilbijêrim yan ez ji wan bê vê stranê bibêjin yan bi cemaî bêjin bi hevre yan jî solo yek yek bêjin hemû gotina min li cem wan tê bi kar anî
بس حيران وضاقشين زوزانا كبرو قيلشيك نجدارت كزوانا شفتالانا لو سينجر باجانا كبروكي تشيك نجدارت كزوانا شفتالانا لو سينجر باجانا هوي ناري 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 دلالا دلي من نارين هوي ناري 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 سربارا دلي من نارين هوي ناري 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 دلالا دلي من نارين هوي ناري 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 سربارا دلي من نارين تو بس اسراب بارين دلالا دلي من نارين تو بس اسراب بارين سربارا دلي من نارين تو بس حسراب بارين دلالا دلي من نارين تو بس حسراب بارين سربارا دلي من نارين نارين قلج بخشي دلالا دلي من نارين نارين قلج بخشي سربارا دلي من نارين نارين قلج بخشاية دلالا دلي من نارين نارين قلج بخشاية سربارا دلي من نارين تورا وشواري ما دلالا دلي من نارين تورا وشواري ما سربارا دلي من نارين دورة وشواري ما دلالا دلي من نارين دورة وشواري ما سربارا دلي من نارين هوي ناري 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 دلالا دلي من نارين هوي ناري 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 سربارا دلي من نارين لأنه ودو هشت تو هاتي تأم جروب أف جروب لهشتا وياك دامزرا سيونو صعب كاك فرج لأنه هشت هات چه گوران کاری بیه لأنه أم جروبا تو گوهرتنه ولو وقت به جدا چه نبونه باشا گوهرتنه چه بوی ام سر کاری خبر دوامه بو چی أف جروب چه بو بو أف نارين كوما نارين چه بوش بو چاند هنر اون دانه به إنجا أف جروب أون ده حزكي اویا نوت لوگويا جروب جي ها هي گروپ هی روپلا و هی کار و خبات هی چه وقت به مناسبه چه به تدعو کرم يعني مناسبات لف باجار ولا قامش لو تشي جروب نارين نوروز ببي سرسالي سرسالي بن چبیم چن اندامه تقريبا بری هم با گوفند هم با ما چن اندام بری و مثلا شورش سوریوانا أها. ام يعني زي 200 حبي 200 حبو 200 حبي انا تف روشا سوریوانا گوجبری چوی أها. اچوی کردستان اچوی اوروبا تقريبا 6 حبانا اما با گوفنجي گووند شانو موزیک حساب شوینان و ازاروکان هي اذا كانوا مزنان رولا
تۆ چ دەکەی لە گروپە وەکو ئیداریت از برپرسم بەرپرسە إداري سر مثلا شانوي ديلانا أسر واتسكنم چه شاشتي هبن چه أريكاري جوار لازم بي گۆڕانکاری چ بیە لە گروپە أنا متخشية دنا أنا مثلا السيارة عربة مدبن وتينين بري دد زحمتية دد باراني دد برفي دد كار هبو قش مشي مچونو دهاتن بري أما مدمالادة مالي كسادي أم تشون مد هندري واناده أم تكتن غرفة واناده ما يعني بعرف شوينا بروفا نبو لما لا ام لما لا او تمام. لما لا او بروفا تانا تمام. بس إذا شوينا خوتان هي أنا الأوفيس كي أم كارت كن دستور قازم تشجع ما بروفي خد كن كارت همیشه سەرکەوتوو هەر بژی سباس گوێگرتن بینین بۆنکردن تامکردن لەگەڵ لەمسکردن باشە ڕاست. گوۆیەکی گەلێک تیژت هەیە بله ڕاستە شتێ باسکە بۆ من والله يعني بهتر اعتماد السر جهة جروجا يعني جبرد زودة ئەها جبر في تشتي يعني مقلكي سوداج جهة كنيور لە موزیک ژی وسا چاوا سوودت لێگرت یعنی مثلا از ميناك از بيجم از كونسرت كي دبم أها. انا بركي رونش ديبم باشە حمو مثلا ديلاني دكن يان جمهورك رونشتي يا تشتك ايه متاني قهدانا مج آلافي موسيقى ري تاني اف شوالي یعنی گوێت لە هەموو ئینسترومنت لحمو انسترومنت لە ڤۆکال لە نزانم چێ الفوكال لە مێلۆدی لە ڕتم الريتم السترينجات سترينجوز وين- يعني وين. هو بيجن ما تشتا توايه وش خاب تايبتي جو اجا از آلاف كي بكارتين بدناف مثلا بسترانا خورغاوا از بسترانا كي ببيجن باشە از بيتر جوهي من لدستي من التليه من جوهي من للجمهور يعني از جوهي من الجماوري لە گوێتە لە دەستا خۆتە تمام از چاوا باش بکار بینم چاوا نشاز نکم چاوا برنگێکی بەڵام لە ناو دڵی تۆیشە جبەر و تۆ کە دەستری بله حەسەکەم بە دڵ و گیانە بەێ. ئەو قورکاتۆ بله راست ئەو چییە؟ والله اوجي وەکشتر بێژم يعني هەستەکە نزانم ئێمە ئەس هەندڕێ خۆ دەست تەسویر دکم
وين. چاوا از بکاربم بستریم کسی الهمبری من چاوا ویرازی ببولو از هندری خود وک خیالکی آواد کنه هر بجي ما مستاجر فرمو. بله. ورا 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 لور حليمي أرم قدك رأسوري أخلي درشيني والله مقول بخلق التالي أخلي المشرين ورا 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 لور حليمي حليم ربا مقول تخجاري لمبروم بادا خبر دا بود تا خانا لتنور دادا دا كتبو تا خواري خواري قديانا ورحانا دبلا خدت على مرادي منو مراد خوانسا بكي مرادي منو حليمة دلال نافجول فيني أخلق دفادا ورا 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 لحلمي ورا دا زوزاني مالا باب محمد علي بقي خوشمونا ليش منو